وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. لجرى وعنوان جوانا كومل ويقرتو تحالفي هاو بيماني مشغلي بيكيناوا هاتين بيروزبايان لبكين دەستخۆشیان لێ بکەین بە تایبەتی لای برانی کۆمەڵ دڵخۆش بووین کە بە گەرم و گوڕی پێکەوە کارێکی پێکەوەی ئەەکەن ئەم شارە ئەهێنێ و زۆرتریش ئەهێنێ و زۆرتر پێویستی بە خەوات و تێکۆشان و زەحمەت کێشانە و خەڵکی ئێمە و بە تایبەتی کاندیدەکانی ئێمە شایانی ئەوەن ئینشاءڵڵا دەنگیان بدێتێ و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە خەڵکێکی پاک و ئەمین و خزمەتگوزار و صادق و ڕازگۆن لەگەڵ میلەتەکەیان بۆیە هاتین پشتگیریان بکەین پشتگیری جەناوی مامۆستا یوسف و مامۆستا فەرحان بکەین و پشتگیری ئەو ڕۆحیەت و نەفسیەت و هێمەتە بکەین کە مەشغەڵی پێکێناوە ومێ دەکەین سەرکەوتوو بن و هەموو لایەک موفق بن بۆ ئەم ئەرکە گەورەی کە هاتۆتە سەر شانیان ئێمەش لە پشتیانین و دوعای خێران بۆکەین پەیامی ئێوە بە خەڵکی کەرکووک لەمەوە ڕابردووە خەڵکی کەرکووک لە هەمەتی سوورامینەوە لە حکومڕانی کوردی یەکێتی پارتی و بە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە کورد لەم شارەیە زۆر تەهمیش کراوە بێگومان شاری کەرکووک و خەڵکی هەموو پارێزگای کەرکووک معاناتی زۆری دیوە وەکو شوێنەکانی تر بە زیاتریشەوە بێگومان گرفتاری لێرە زۆر بووە چونکە سرا و زۆرانێکی نادروست نەتەوەی بووە تائیفی بووە شتی تر بووە ئێمە وازانین ئەو دەورانە کەم بۆتەوە یاد بڵێن بەسەر چووە پێویستی بە خەڵکی دڵسۆز و خەمخۆر هەیە پێویستی بە خەڵکی خزمەت گوزار هەیە درشم فرۆشتنەوە بە خەڵک عیبە وەختی نەمەوە پێشتریش ئەگەر هەرچی کراوە بە هەرحاڵ میلەت هۆشیارترە لەوەی کە نەزانێت چێ دۆستە و چێ دوشمنە و چێ ڕاستە و چێ ناڕاستە لەبەرەوە ئومێدمان وایە خەڵکی کەرکووک ئەو مەسەلەی ڕاست کاتەوە بەبێ دەنگ و بەبێ هەرا و هوریا بە کارتی انتخاباتەکەی ئەتوانێت ئەو مەسەلان ڕاست کاتەوە و مەجلیسێک بۆ کەرکووک پێک بهێنێ کە هەمە هاوسەنگ بێ و ڕێک و پێک بێ و بتوانێت خزمەتی شارەکە و ناوچەکە بکە ئینشاڵڵا.